لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. 18. سزای دۆزەخ ڕۆح دەیچێژێت یان جەستە. هەرچەندە هەندێک لە فەیلسوفان و مەسیحیەکان و بەشێک لە ئەهلی تەسەووف گومانیان وایە کە تەنها ڕۆح سزا دەدرێت، بەڵام ئێمەی ئەهلی سوننەت و جەماعەت قەناعەتمان وایە کە جەستەش لەگەڵ ڕۆحدا سزا دەچێژێت، چونکە حاڵەتی ڕۆح و جەستە وەکو پەیوەندی نێوان کوێر و شەل وایە. کوێر شەل دەکاتە کۆڵی و شەلیش ڕێگانی شانی کوێر دەدات. بەم جۆرە هەردووچیان لە ڕۆیشتن بەردەوام دەبن. هەروەک ڕۆح و جەستە لە دنیادا پێکەوەن، لە ئاخیرەتیشدا لە خۆشی و ناخۆشیدا پێکەوە دەبن. جگە لەمە قورئانی پیرۆز بە ئاشکرا بازدە و سزا یان ئەو نیعمەتانە دەکات کە جەستە و ئەندامەکانی دەیچێژن. بێگومان دەبێت جەستە لەگەڵ ئەو جیهانەدا بگونجێت بۆ ئەوەی بتوانێت نیعمەتەکانی ئەوێ بەکار بهێنێت. پاشان ئەو خوایەی کە لەگەڵ ڕۆحدا گەردیلەکانی جەستەشمانی دروست کردووە، دیسان لەگەڵ ڕۆحدا جەستەشمان زیندوو دەکاتەوە و ئیدی یان سزای دەدات یان پاداشتی دەداتەوە. قودرەت و زانست تایبەتە بە ئەو، بیەوێت وا دەکات و بیشێوێت بە جۆرێکی دیکە دەیکات. ئادەمیزاد تەنها ئەو کاتە ڕاستی تەواوەتی هەموو بابەتێکی بۆ دەردەکەوێت کە کۆچ بکات بۆ ئەو جیهانە و لەگەڵ شتە چاوەڕوان نەکراوەکانیدا ڕوبەڕوو ببێتەوە، چونکە شتەکانی ئەوێ نەچاو بینیویەتی و نەگوێ بیستویەتی و نە بە خەیاڵی کەسیشدا هاتووە. 19. ئایا باشترین دیاری کە دوای مردن خەڵکی بۆ ڕۆحەکانی بنێرن چییە؟ سەرەتا پێویستە ئەو ڕۆحەی کە لەم دنیاە کۆچ دەکات هەموو جۆرە پێداویستیەک و ئازوقەیەک و تێشوویەک لەگەڵ خۆی ببات کە لەو جیهانە پێویستی دەبێت و سوودی لێوەردەگرێت. یەکێک لە یاساخواییەکان ئەوەیە کە ئادەمیزاد لێرە هەرچێکی ئامادەکردبێت لەوێ دێتەوە بەردەمی. هەروەک چۆن بۆ پەڕینەوە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر داوای پاسەپۆرت و ڤیزە دەکرێت، بە هەمان جۆر لە ژیانی دوور و درێژی هەر لە گۆڕەوە هەتا دەرگای بەهەشت لە بری شکل و شێوە و قاڵب پرسیاری ئیمانی ناودڵ و کردەوەی چاک لە مرۆڤ دەکرێت. جگە لەمە بۆچوونە ناو بازنەی شەفاعەتیش پێویست بەدانانی ناونیشان و هەڵگرتنی هەندێک نیشانە و ئاماژە لەسەر نێوچاوان و ڕوخسار دەکات. بەرمەبنای ئەمە مرۆڤ چۆن ڕۆیشت بێت و چی لەگەڵ خۆیدا بردبێت بەو جۆرە مامەڵەی لەگەڵ دەکرێت. بەڵام سێ پەنجەرە و دەروازەش هەن کە ڕۆح دەکرێت لێیانەوە سوودمەند بێت. ئەلف، سەدەقەی بەردەوام. ئەمەش خۆی لەو کارانەدا دەبینێتەوە کە خەڵکی سوودی لێ وەردەگرن، وەکو دروستکردنی ڕێگا و پرد و مزگەوت و خێرئا و دامەزراوە وەقفیەکان، هەروەها دروستکردن و یارمەتیدانی ئەو قوتابخانە و بەشی ناوخۆیی و ماڵ و دامەزراوانەی کە تیایدانەوەی باش پێدەگەن و بە باشترین و جوانترین شێوە ئەو شتانەی سەرەوە بەکاردەهێنن بە گوێرەی فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، هەتا ئەو دامەزراوانە بە پێوە بن کە مرۆڤ دوای خۆی جێیان دەهێڵێت بە ئەندازەی سەرجەمی ئەو چاکەکاریانەی کە لەو جێگایەدا هەتا قیامەت دەکرێت لە نامەی کردەوەکانی بکەر و دامەزرێنەر و یاریدەدەرەکانیاندا دەنووسرێت. بە ئەو بەرهەمانەی کە زانایانیش بەجێی دەهێڵن لە جۆری سەدەقەی بەردەوامن، زانا بە گوێرەی توانە و لێهاتنەکەی لەسەر ئەم کارەی پاداش دەدرێتەوە. جگە لەمە شاندانە بەر ئەهلی زانست و پشتگیریکردنیان و باوەشکردن بەو نەوە لاوانەدا کە ڕێبواری ڕاستەقینەی زانستن و فریشتەکان باڵی خۆیان لە ژێر پێیاندا ڕادەخەن و دابینکردنی کتێب و دەفتەر و خۆراک و پۆشاکیان. بەڵێ، دەکرێت هەموو ئەمانە پەنجەرەیەکی هەمیشەکراوەی خێر بن و چەشنی سەدەقەیەکی بەردەوام دوای مردنیش سوود بە مرۆڤ بگەێنن. پا ڕۆحێکی کۆچکرد و منداڵێکی چاکەکاری لە دوای خۆی دەوێت کەنەوەی باش پێ بگەێنێت. خۆی لە خۆیدا خوای گەورە ئەم دنیایی منداڵەکانتانی ئامادە کردووە. ئەگەر ئێوەش گرنگیتان پێدا بن و خزمەتی دین و ئیمانی ئەوانتان کردبێت و بە هەستیاریەوە مامەڵەتان لەگەڵ پەروەردەکردنیدا کردبێت، مانای وایە منداڵی باش و نەوەی چاکەکارتان لە دوای خۆتان جێهێشتووە،
بەڵام ئەگەر وانە بن هیچ سوودێکیان بۆ قیامەتی ئێوە نابێت. ئەجینا ڕۆحێکی کۆچکرد و چاوەڕێی هەڵوا و خواردن و یادکردنەوەی حەوتە و چلە و شەوی 52 هەموو مەولود و ختم و هەڵواسینی وێنەیەکی کۆن ناکات. ئەگەر شەپۆل و لەرەلەرە تایبەتیەکەت دۆزیەوە بچۆ سەردانیان بکە و سڵاویان لێ بکە و دڵت بهێنە کوڵ و زمانت پڕ بکە لە دوعا و داوای لێخۆشبوون و چاوەکانی شت لە فرمێسک وەشتانێکیان بۆ ڕەوانە بکە کە لەو جیهانەدا بخۆن.